ڕۆژانە لە کارگەی دۆشاوی تەماتەی شارەزوور 150 تۆن تەماتەی ناوخۆیی دەکرێتە دۆشاو. ئەمەش پشگیریەکی بەهێزە بۆ ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیی و هاندانی جوتیاران بۆ بەرهەمێنانی تەماتە. پلانیشەیە لایندەدا توانایی وەرگرتن زیاتر بکرێت. لە هەوڵی ئەوەدان کە ساڵی کرد دەستگایەک بێن کە ڕۆژی 350 تن تەماتە بتوانین وەربگرین لەگەڵ ئەم 150 تنی خۆمانە بیگەینە 500 تن. ئێمەش دڵنیایەدن بە جوتیار بەڕێزەکان ئەوانەی ئەم ساڵ بۆیان هێنان خۆیان بۆیان دەرکەوت کە پێشیان خۆش بوو لە موشکە ساڵیە ئێمەش تەسەوڕمان نەکرد کە تەماتەیەکی ئەوەنە زۆر بکەن. ئەو تەماتەیە بەرهەمەکانیان لێرە ساغ بۆ ساڵانی ئایندەش بە تەماتە بکەن بە ئارزووی خۆیان ئێمە بەرهەمەکانیان لێ وەرگین و بۆیان ساغەکەینەوە ئینشاڵڵا ڕەنجیان بەزایە ناچێت. نەبوونی باج لەسەر هاوردەکردنی بەرهەمی دەرەکی گرفتی بۆ ساختکردنەوەی بەرهەمی ئەم کارگەیە دروست کردووە. خاوەن کارگەکەش ئاماژە بە چەند گرفتێکی دیکە دەدات. چەند جارێک داوای پێدانی سوتەمەنیمان کردووە بۆ ئەم کارگەیەمان تا ئێستا بۆیان دابین نەکردوین. دواتر داوای قەرزی درێژخانمان کردووە بۆیان دابین نەکردوین. کارگەیەکی سندوقیشمان داناوە. کارگەی سنووقەکە گەشە پێدانی پیشەسازی سلێمانی بە بیانی ئەوەیە کە ئەو کارگەیە عەلا ئەساس نابێت لەناو ئەم کارگە خۆراکیا بێت. ئێستا کتابیان بۆ کردوین ئەبێ کارگەکە دابخەین. داوایان لێکەین کە بەو بڕیارەی خۆیان بڕۆنەوە و ئێستا لەسەر ئاستی عێراق و وڵاتانی دەرەوە خواست لەسەر بەرهەمی دۆشاوی تەماتەی شارەزوورەیە. سەرپرشتیارانی کارگەکەش داوا لە جوتیارانی هەرێمی کوردستان دەکەن لە ساڵانی ئایندا دەست بە بەرهەمێنانی زیاتری تەماتە بکەن. ئەشخوازن حکوومەتی هەرێم بە پلان پشگیری کارگەکان بکات تاوەک کێبەرکەی بەرهەمی دەرەکی بکات لە بەبازاڕکردندا کە دەبێتەوە کار بۆ ڕەخساندنی هەزاران هەلیکار لە بواری بەرهەمێنانی کوشتوکاڵیدا لە هەرێمی کوردستان. سەلاح جەمیل، کوردسات نیوز، هەڵەبجە.